باشە لەسەر دۆخی ناوچەکە دوای کوژرانی حەسەن نەسڕڵڵا من لە بەیروتەوە میوانێکم لەگەڵا حکمەت شەحرور شرۆڤەکاری سیاسی بەڕێز شەحرور ئەم کاتەت باش بەگشتی دۆخی لوبنان و دۆخی ناوچەکە دوای کوژرانی حەسەن نەسڕڵڵا میداری گشتی حیزب اللهی لوبنانی چۆنە و بەرەو شوێ ڕات؟ بسم الله الرحمن الرحيم بعد التحايا لكم لەبان دوای سڵاو ڕێز بۆ ئێوە بینەرانتان ڕوونەکە ڕووداوەکان لە لوبنان پەرەدەستێنێت لە نێوان گەرمی جەنگەکان و بردومانە شێتانەکەی ئیسرائیل و بێسنووریەکانی هەروەها گروپەکانی مقاومە زەبریشی زۆریان بەردەکەوێت هەروەها شەهیدبوونی سەرکردەکان نەسڕڵڵا ئەمەش هاوکاتە لەگەڵ دۆخە سیاسیەکەی حکوومەتی لوبنانی هەیەتی هەروەها چەند دەوڵەتێکی دەوروبەری هەروەها ئەوروپا ئەمریکاش بۆ گفتوگۆی سیاسی پەرەسەندوو لە هەر کاتێکا دەکرێت بگەنە ڕێکەوتنێک بەڵام تاوەکو ئێستا هیچ شتێک نییە لەو بارەیەوە تەنها ئەوە نەبێت کە گرژەکانی نێوانێدا بەردەوامە ئیسرائیل باس دەستکەوتەکانی دەکات و دەشکرێت ئەو دەستکەوتانە بەبەرز هەژمار بکرێن بۆ نمونە دەکرێت جەنجی زەمینیش ڕووبدات و ئەمەش دۆخەکە یەکلا بکاتەوە و ئیسرائیلیش خۆی ئامادە کردووە و گروپەکانی مقاومەش دەڵێن ئێمەش چاوەڕێین. باش ئەم بارودۆخە بە گشتی کاریگەری لەسەر ژیان و ڕەوشی گشتی ژیانی هاوڵاتیان لە لوبنان چی بووە بەڕێز شەحرور؟ بەڵێ هەموو شتێک کاریگەری لەسەر واقعی ژیان هەیە. پێش جەنگەکەش لوبنان لە ڕووی دارایی و ئابووریەوە ڕووخا بوو. پێشتریش حکوومەتەکانی لوبنان و دۆخی سیاسی و کێشەکانی تر کەڵەکە بوون لە لوبنان. لوبنان کەوتۆتە ژێر کێشەی کۆمەڵێک ئاڵنگاری و ناخۆشی ئابووری تاوەکو ساڵی 2006 لوبنان لە دۆخێکی ئابووری تەندروستدا نەبووە و ئەم جەنگەکەش ڕوویدا و سەرکەوتوو بوو بەڵام دۆخی ئابووری بۆ هەمووان تەنانەت ئیسرائیلیش لە ڕووی ئابووریەوە دۆخێکی ناخۆشی هەیە بۆیە لوبنانیەکان دەتوانن خۆیان بگونجێنن لەم دۆخەدا. زۆر باشە. کوژرانی حەسەن نەسڕڵڵا میداری گشتی حیزب اللهی لوبنان چەندێک کاریگەری لەسەر ئەو بەرەیە ئەبێت کە پێوترێت بەرەی مقاومە لە لوبنانەوە دژ بە ئیسرائیل و خۆڕێخستنەوەیان بۆ ئەگەری بەرپەرشدانەوەی هەر هێرشێک کە ئیسرائیل بیکاتە سەر و ناوچەیە. با زۆر ڕوون بند لەگەڵتان من هەمیشە بە شێوەیە قسە دەکەم بەبێ ئەوەی باس لە ویستەکان بکەن. دۆخەکە بەو شێوەیە ئەگەر هاتوو سەرکردەی ئەمەقاومەیەک بکوژرێت ئەوە زۆر زەرمەند دەبێت و سروشتیە لە کاتێکە دەبینین کە مقاومە ئیشەکانی خۆیان بەر لە شەهیدبوونی نەسڕڵڵاش ئەنجام دەدا و بردومانی یەکتریان دەکرد و مقاومە هێرش ناکاتە سەر مەدەنیەکان بەڵکو خاڵە سەربازیەکان بە وردی دەکاتە ئامانج بەڵام ئیسرائیل بۆ شێوێنی و پێچەوانەوە مەدەنیەکان دەکاتە ئامانج و زۆربەی قوربانیەکانش مەدەنین بەڵام مقاومە ئێستا جۆرێک لە حەماسی تێدایە لە پەرەسەندنەکانی ئەم دۆخەم چەند ڕۆژە هەروەها لە ئامادەکاریدان دەیانەوێ تۆڵەی سەرکردەکەیان بکەنەوە و ئەمەش سروشتیە و ئێستا دۆخەکە دیراسە دەکرێت و کەسی تایبەتمەند تێیدا بەشدارن و تەهرانیش ڕای خۆی دەبێت هەروەها هاوبەشانی مقاومەش لەم گفتوگۆیانەدا بەشدارە بن لە کات لەوەتەی
نەسڕڵڵا شەهید بووە و بۆ ئەوەی بزانن بەچی دەگەن لە لوبنان. زۆر باشە بەڕێز شەحرور بەڕێستان نەزانن کە حەسەن نەسڕڵڵا یەکێک لە کەسە نزیکەکانی ئێران بوو. پێت وایە هەڵوێستی ئێران دوای کوژرانی حەسەن نەسڕڵڵا چیە بێت؟ ئەمەوێ زۆر ڕاشکاوانە بم پەیوەندی نێوان مقاومە بە شێوەیەکی گشتی و حەسەن نەسڕڵڵا بە شێوەیەکی تایبەتی زۆر تایبەت و توند بوو لە دۆخێکی یەکگرتوویدا بوون بە هەموو پێوەرەکان بەڵام هەندێک دەیەوێت ئەو بەیانەی کە خامەی دەری کردو بە شێوەیە زەک بخوێندرێتەوە کە لاوازە و لە ئاستی هەڕەشەکردن و بەڵێندان نەبووە بۆ تۆڵەکردنەوە بەڵام دەبێ بزانن کە سیاسەتی خامەنی بەڵکو شادکردنە نەوەک تهدیدکردن بە شێوەیەکی ڕاستەخۆ دەبێ بزانن کە وڵات هەیە سیستەم هەیە وەزارەتی بەرگری هەیە حرسەوری هەیە ئەوان ڕێنمایی گشتی دەدەن بەڵام بۆ خوێندنەوەی بابەتەکە بە شێوازێک با بڵێم کە هەندێک کەس هەن شارەزان خوێندنەوەی تایبەت بۆ پشت پەیامەکە دەکەن بەڕێز خامەنی وەکو سەرکردەی گشتی لە تاران تەماشا دەکرێت و هەروەها قسەکانی دەبێت لەسەر ئاستی نێودەوڵەتی حسابی بۆ بکرێنەوە تەنها ناوخۆی کەواتە قسەکانی ناڕوون نییە و پێویستی بە خوێندنەوەیکی قوڵتر هەیە. زۆر باشە بەڕێز شەحرور یعنی هەموو لایە کەزانین لە ماوەکانی ڕابردووە ئیسرائیل تا ڕادەیەک تەکتیکی شەڕەکەی یان تەکنیکی شەڕی خۆی گۆڕیوە زیاتر لە ڕێی تەکنەلۆژیاوە تەکنەلۆژیای پێشکەوتوو یان چەکی زیرەکەوە ئەندامان و با بڵێن ئەوانەی لەبەرەی مەقاومەیان کاتە ئامانج هەر وەک بینیمان لە ماوەکانی پێشترە ئامێرەکانی پەیجەر پێشەم ڕووداوە تەقینەوە ئامێرەکانی هاکی تۆکی کە ئەمە زیانێکی زۆریاندا دواتریش ئێستا ڕاستەوخۆ سەرکردە و کەسە دیارەکان ئەکاتە ئامانج. پێت وایە حیزبوڵای لوبنانی بۆ ئەم جۆرە شەڕە خۆی ئامادە کردووە لەگەڵ ئیسرائیل؟ دەکرێت بڵێن ئیسرائیل ئاستێکی تەکنۆلۆژیا بەرزی هەیە هیچ کەسێک لە دنیا و لە وڵاتانی عەرەبی ناکرێت بەراورد بکرێن بەو پێشکەوتووەی تەکنۆلۆژیای ئیسرائیل کە ئەوان پێشکەوتوترینن لە دنیادا هەروەها هێزی فڕۆکەوانی ئێجگار بە هێزە ئەو سێ پایەیە هێزێکی زۆری پێدەبەخشن و تا ئێستش لەگەڵ ئەوەدا ئیسرائیل لە دۆخێکی زۆر ناسەقامگیری دادەژی و هەروەها پێی وایە کە دوو جار زەبری بەرکەوتووە لە کاتی داژیکردنی لوبنان و هەروەها هێرشەکەی لوبناندا کە زەبری بەرکەوتەوە بۆیە ڕاستە ئەو سێ خاڵە بەهێزەی هەیە بەڵام معنای ئەوەی هەیە دەتوانێت بڵێن ئیسرائیل پشت بەو سێ خاڵە دەبەستێت بەبێ ئەوەی دەست بۆ هێرشی زەمینی بکە. ڕاستە مقاومە زەبری بەردەکەوێت بەڵام ئەوانیش پێداچوونەوە بە توانا و دەرفەتەکانی بەردەمیان دەکەن تەنانەت لە هەر وڵاتێکی تردا بە تایبەتی لە وڵاتێکی بچووکی وەکو لوبنان کەواتە پێویستە خوێندنەوەیەکی تازە ڕێخستنەوەی پلانەکان بە شێوەیەکی تر بکرێت بۆ بەرگریکردن هەروەها لەلایەن ئیسرائیلەوە کە هەڕەشە دەکرێت. بەڕێز حکمت شەحرور شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە بەیروت لە لوبنانەوە لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێستە. شكرا.